نەو ماڵم دەوێ نەگەنجی دنیا باڵای تۆم داوێ بەتاقوتەنیا باڵای تۆم داوێ بەتاقوتەنیا کۆترە باریکای باغەکەی برێدێ کۆترە باریکای. سڵاو ئەزیزان، لە بەرنامەیەکی نوێ GPS-ە لە ڕۆژهەڵاتی نیشتیمان شاری شنۆمان جێهێشت و ئێستا لە شاری خانەی شاری پیرانشار. ئەو شارە خاوەنی پێشینەیەکی مێژووی کۆن و خاوەنی ئابوووریەکی تۆکمەیە. اینجا با بچین ناو شارەکە و بۆی زانیاری زیاتر وەرگین. فەرمووی. بە زمان هەورامی بە شێوە کوردم بە زمان هەورامی بە شێوە کوردم ڕووکە بە. ئەزیزان، لێرە لە شاری پیرانشار لەگەڵ کەسایەتیەکی ئەم شارەیە دکتۆرە لە زانکۆ، هە لە زانکۆی پیرانشار لە بواری مێژووە، با بڵین پسپۆرە لە بواری مێژووە و ئەم دکتۆرە خاوەنی کۆمەڵێ توێژینەوە و وتار و کتێبیشە تەنانەت دەربارەی مێژوو. دکتۆر کەمالی ڕۆحانی ئەم کاتەوە باش. هەموو کات و باش بە نێوی خوای گەورە و دڵۆوان سەرەتا بە خێراتنە دەکەم و زۆرتان سپاس دەکەم کە و بەرنامە جوانە و خۆشەتان بۆ شارە خنچیلانەکەی پیرانشار یاخانەی ئێمە ڕێکخستووە. دکتۆر، ئێستا ئێمە لە پشمانەوە شاری پیرانشارە ئیتر بە شێوەیەکی باڵم پانۆراما ئاسا هەمووی ئەبینین. ئەم شارە سەرەتا چۆن دروست بوو؟ ئەگە بمان هەوێت لەسەر مێژووی پیرانشار یاخانەی کۆن قسە بکەین لە دوو بڕگەوە دەبێت قسە بکرێ. یەکیانەوەی کە بوونی ئینسان و نیشتەجێبوونی ئینسان لە باری مێژووە. ئەگەر چاو لێ بکەین ئەوچی کە کەونەرناسان بەمە دەڵێن حوزەی زەیە کە ئێستا لە بەرچاوی جەنابیشی دیارە و سەرچۆمی زێ بچکی پێ دەڵێن یا چکۆلەی پێ دەکوترێ. نیشتەجێبوونی ئینسان ئەوە زەی بچووکە، بەڵە زەی بچووکە تا دەستەوە باشووری کورد ئەو دەڵێن زەی بچووک. لەم زێ ئەمە شەر ببوورە هەرو ئاوەیە کە ئارژێتە ناو دەریای دوکانەوە. باڵە دەخەن دەستەوە ئەوە بە دڵنیاوە دەستەوە ناو دەریای دوکانەوە و لێوەش خۆی چەند سەرچاوە هەیە لە زێوەیە و زێوکەیە و کەڵێ و ئەو ئاوانە کۆ دەبنەوە دەچن بەرەو باشم. حزور ئەوەی کە کەونەرناسان و مێژووناسان و توێژاران کاریان کردو بە داکیومنت و بە سەنەد بۆمان هێناوەتە دەرێ. نیشتەجێبوونی ئینسان لە منتەقەی مەسەلەن بەنداوی سێڵوێ 7,000 ساڵ لەمەوبەرە. لە سۆغالوێ کاویش هەر لە ئەو بەنداوی کانێسێ و یا سۆغالوەیە 5,000 ساڵ سابقە و نیشتەجێبوونی ئینسانی لێە. ئەمە هەمووی بە دەوری زیەکەوە لە خودی ئەو زێوە تا 20,000 ساڵ بوونی ئینسانی لێە. یعنی ئەوەی کەمە دەتوانین لەباری مێژووەوە بیبینینەوە و کاری لەسەر بکەین پشکنینی وەکراوە دۆزراوەتەوە لەسەری نیشتەجێبوونی ئینسان تا 20,000 ساڵ لێرەدا تۆماشکارێکی کۆنە. ئەوە لەباری مێژووی ئەو منتقە و ئەو ناوچەوە. ئەما خودی شاری پیرانشار ئەوەی کەمە دەتوانین لە مێژوودا پەیدای بکەین کتێبێکەیە بە نیوی معجەم البولدان یاقوتی حەمەوی کە سەیاح و گەشتیارێک بۆ گەڕاوە لە دنیای ئەو دەمدا لە قەرنی حوتی کۆچیدا هاتووە لەو منتقەی گەڕاوە هاتوۆتە ئەو خانەیە. ئەو جملەیەکی هەیە و ڕستەیەکی دەوبارە دەڵێ بەحسی پەسوێ دەکات چون پەسوێ دەوەرێکی کۆنترا مێژۆکەی هەتا دەورەی مانا و دەورەی مادەکانیش دەچێت. یعنی چونەوانە سێ پەسوێ چییە؟ پەسوێ دێکی ئێستاکانە گەورەیە لە منتقەی لاجان. ئێستا باستی بۆشتان بۆ ئەرز دەکەم. چەند دوورە لێرەوە مامۆستا؟ تقریبا 30 کیلومتر دوورە. لێر بەحس دەکات دەڵێ بەسوە بولەیدەتون فی ئەوائیلی ئازەربایجان بەینی ئوشنۆ ومەراغا قوربی خانی خاسبەک. قوربی خانی خاسبەک دەڵێ پەسوێ شارۆچکەیەکە لە بینی شنۆ مەراغەی قوربی خانی خاسبەک. خانی خاسبەک ئێستاکانە شوێنەوارەکەی ئەگەر ئێستامە بچینە خوارێ قەبرەکە و گۆڕەکەی هەرماوە خانی خاسبەک بە نێوی چاکی خرخاسی مەشهورە. خانێ بە معنای بازارگە و کاروانسەرایە، یعنی بە معنای کانی و بازارگە و کاروانسەرایەک بووە کە قەدیم لێرەدا خانی پێڵێ ئێستاکانە بەڵا لەسەر زمانی خەڵکی ئەو شارەی و دەوەرەکەی و هەموو بە نێوی خانێ دەناسێ و خانێ لە خانەوە هاتووە. بەڵە خانێ لە خانی خاسبەکەەوە هاتووە. خان بە من لە کوردیدا ئەگەر چاو لە فەرهەنگەکانی وەکو خاڵ و مامۆستا هەژاری ڕەحمەتی بکەین دەوێت نووسراوە خان بە معنای کانی و کاروانسەرا. ئەوە نێوی خانەیەک چون ئێرە بۆ کۆنەخانش قەدیم ئێستا کە دوا شاری تازە ساز بۆ بێران کتۆ خانێ
و بە قسمەتی قەدیمیەکە و کۆنەکەی پیانکتۆ کۆنەخانێ ئەوە لەباری مێژوێەوە کە پیرانشاری لەباری سازبوون بە عنوانی پیرانشار ئەوە باری قەدیمەکێ بوو لەباری 100 ساڵی داهاتوودا پیرانشار هەر بنیوی خانێ ناسراوە هەتا ساڵی 100 ساڵی باڵن ڕابردوو ئەو 100 ساڵی ڕابردوودا لە ساڵی 1340 هەتاوێەوە وەختێک خێزانی شای دێتێرە بەو هۆی کە لێرە عێلی پیران نیشتەجێ بوو ئەو منتەقە زۆرتری بە عێلی پیران بوو لەو منتەقەی پیرانشار ناو شارەکە داوان کردو نیوی پیرانشار بۆتە پیرانشار یعنی بەنێوی عێلی پیران کراوە کە بۆ خۆش دەزان عێلی پیران لەو دی و دیوی سنوور هەنە ئێستاکانش پیرانشار بۆ خۆشی ئێستا بەڵام تاسەش خەڵکەکە بەخانەی زیاتر ناوە بەخانەی دەناسە بەخانە چون دەوەرەکی قەدیمیە و لە قەدیمیشەوە هەر نیشتەجێیەکانیشی کورد بوونە لەو دەوەرەی دانیشتووە پیرانشار بۆ خۆی سێ دانە منتەقەیە یا سێ دانە بەخش و ناوچەیە سێ دەوەرە دەباڵە خۆیدا و هەر سێکشی بەرەساسی ئاوەکان یعنی بەهۆی ئاوەکان لێک جیا کراوەتەوە لە چۆمی بادیناوە لەو لارا پێی دەڵێن مەنگۆر بەڵێ لە منتەقەی بادیناوەڕە بوو لە هەتا دەگاتە ئەو چۆمەی زێوەی کە دەویستە چۆمی لاوێنی پێ دەڵێن پیران ئەو لاش پێی دەکوترێ لاجان و بەو هۆیەشەوە باعث بۆ سێدانە تایفەی مختلف سێدانە منتەقە عباس العزاوی کە لە کتێبێکدا بەنێوی العشائر العراقیە دەوێدا نووسیوێتی باسێک لەسەر عێل و بنە تیرەکانی کوردەکە دەڵێت عێل و تیرەکانی کورد بە جیاوازی لەگەڵ تیرەکانی عەرەب بەنێوی باب و باپیرانە نێو نابن باکە زۆرتری بەڵکە بەنێوی منتەقە و ناوچەکان نێو دەبن بۆی ئەمەگە لێو لێرە ئێستا منتەقەی مەنگوڕ چاولەکە پیران چاولەکە یا منتەقەی پەسوێ چاولەکە زیاتر لە 70 تایفەی تێدایە بەڵام بە هەمووی دەڵێن مەسەلەن تایفەکانی منتەقەی مەنگوڕ منتەقەی پیران و منتەقەی واتە هەر تایفەیەک بۆ خۆی ناوێکی نییە مەسەن فلان مەنگوڕی وانە بازگەم خودی منتەقەی مەنگوڕ 36 تایفەیە لە باڵە خۆی یعنی 36 تایفە و منتەقەی مەنگوڕ وەک ئەزمکردن ناوچەی کوردەواریمە نێوی عێل و عێشەرەتەکان بە نێوی ناوچەکەیە بە نێوی دەوەرەکەیە نەک بە نێو باب و باپیران بۆیە جا لێرە تو چاولەکە منتەقەی مەنگوڕاتی و گە چاولەکە منتەقەی مەنگوڕاتی لەو چۆمی ڕابۆلە کە پێی دەڵێن دەوەری مەنگوڕاتیە دەوەری لاجانێ زیەک 36 دانە تیرۆ بنە ماڵی تێدایە و دەناسە ماڵی وایە 1000 نەفەری وە هەیە تایفەی وە تایفەی وا 100 ماڵە تایفەی وا 200 ئیوا 500 بەڵان هەیە لە پیراشە بەڵان ئێستاکانە لەو 30 ساڵی ڕابردووە ئەم مشتەبرە کەمڕنگ بۆ بڕک دابەزیوە ئێستا وە قەدیم نیە ئەم تایفە گەڕایی و ئەمانە لێو منتەقەدا نەماوە ئێستا بوونی قانون و خوێندن و سەواد و ئەو ئەمرا ئەبرازە شارستانیانە تا زۆرتر کارەگەرن لەسەر ڕەوت و معاشی خەڵکەکەش لە دەشت و لە دێ و لە گوندەکانەوەی کۆچیان کرد بۆ ناو شار لەوانەیە ئەویش بووە مەسە و تیر و بنەباب و شتانە بووە تۆزێک با بڵێن کاڵبێتەوە یەکێک لە هۆیەکان دەتوانێت ئەوە بێ یەکێک لە هۆیەکان دابەزینی قانونە چوونەسەری ئاستی شارستانیەت و سەواد و معلوماتی خەڵکەوە گۆڕانی زمانی دەوری زمانە ئێستا ئەو شتنی یەک نەفەر قسە بکات و 1000 نەفەر لە دوی بێت و 100 نەفەر لە دوی بێەوە یەکەیلەوە منتەقەی پیرانشاری ئەغەڵەبی حالەمەکەی منتەقەی خەڵکەکەی نیشتەجێیەکانی هەم کەشاوەرزی و کاری کشتتوکاڵ دەکەن هەم دوکانداری و بازار و معاملاتی دەکەن ئاستی ئابوووریەکە چۆنە سەرچاوی بژێویان بە کشتتوکاڵەمانە دابینی ژیانی کردوون خەڵکی ئەم ناوچەیە ئەمن پێم وایە دەوەری ئەو جێ دەوەری پیرانشار و هەرو شارەکانی دەوروبەرشی وەکو حتا وەکو مەهاباد و نەغەدە و شنۆ و سەردەشتوانە پێمە بەپیترین خاکوی هەیە ینی خاکێکی کەشەوەکەشی کەش و هەواکی خۆرانێکی زۆری ئاوی هەیە پڕباران کانی زۆری و پڕلەکانی زیاتر لە 800 کانی فقط لە دەوەری پیرانشار ینی شتێکە من تۆمارم کردو لە کتێبێک بەنێوی جغرافیای پیرانشاردا بۆ خۆم بە دەستی خۆم 800 دانەکانی پیرانشارم نووسیوە زیاتر لەو هەموو نزیەک 34 دانە سەرچاوی ئاوی بۆ نێو زێ دەستەوە هەر لە دەوەری پیرانشارە یعنی ئەوە شتێکی زۆر الحەمدولله هەم خاکێکی باش هەم کەش و هەوایەکی باش هەم ئاوەکی زۆر و میلەتێکی باشیشی تێدا و تێکدا گونجاو و باشە ئەو کتێبانی کە هەتن وەکو من وامزانی بەڕاستی هەر دەرباری مێژوەکەی جەنابێت وەکو پسپۆری لە بواری مێژووە بەڵام دەربارەی ئەمانش تۆڕی سەرچی خۆتی کرد و بە دواداچوونی خۆتی کرد کتێبەکان چەندن چین
من چەند کتێبم لەسەر پیرانشار کردوویان بە نێوی کتێبێک بە نێوی تاریخ و فەرهەنگی پیرانشار یعنی مێژوو کللتوری پیرانشار ئەوە هاتوونی کللتورەکانی پیرانشار لەباری دابوونەریتی داوەت و فاتح خوێنی و ئەو دابوونەریتە لەو کوردەوارێمەدا پێی دەڵێن ڕۆباری مەتەڵ و شتەکانی قەدیمی خۆماندا هەمووی کۆ کردوتەوە بەڵە دوای کارێکی دیکە بواری ڕەوانبێژی مەقام بێژەکان گۆرانی بێژەکانی منتەقەیمە ئەو کەسانەی کەبوونە لەو منتەقەیدا جێپەنجان دیارە لەو کوردەوارە لەو منتەقەدا نێومان هێناون لەو کتێبەدا و دوایەکانە کتێبێکی دیکەمان کار کرد بە نێوی جغرافیای پیرانشار لەو جغرافیای پیرانشار مەحاتین تەواوی هەوارەکانیشمان هەرنووسی تەواوی ئەو هەوارە چۆستانانێکە لەو پیرانشارە و دەوەرە بۆی دەچن بۆ شاخەکان و مەردارەکان و بە ئیسلاحی مەدانپەروەرەکان دەچن ئەوان تۆمار کردووە نێوی تەواوی دێیەکان کە چەند دێی هەیە بۆچی بۆ دێی دەڵێن ئەوە ئەو دیاری سەر بە پیرانشارن چەندەیەک 135 دانە دێ سەر بە پیرانشارە لە 3 دانە منتقەی مەنگوڕ مامەش پیران لە 3 دانە منتقە کە کۆبوونێتەوە ئەو دیانە هەر ئاوا تا ئێساش پارێزراون پیرانشار نزیک 50 دێی ئەو شتە کردووە لەبەی چوە نەماوە جا بەهۆی کەش و هەوای سیاسی منتقەی یا مەسائلی ئابووری و ئەم شتانە کە هاتوۆتە پێش لەو ناوچەوە نزیک 50 دێ بە سێدەوەری مەنگوڕ و مامەش و پیران نەماوە ئێستاکانە بەڵام ئاسەواریان ماوە دابوونەریتی با بڵێن چۆکو هۆزەکان یا چۆکو بنەماڵەکان چۆکو دیەکان لەم ناوچەیە هەمووی هاوشێوەی یەکترین یا تایبەتمەندێتێکەیە دانیشیان لەوی کە جیاکاتەوە یان باڵێن پیرانشار بە گشتی لەوانی کە جیاکاتەوە پێم وایە ئەو منتقەی مکریان کە پێی دەکتێت لێ ڕادی منتقەی پیرانشار و مەهابادوانە داپوونەریتێکی یەک ڕەنگیان هەیە وەکو کورکە زێڕینە هەموو بەڵام ڕەنجی خۆیان جیاوازە تۆ مەسەنە وەختێک دەچی بۆ نێو منتقەی مەنگوڕان منتقەی مەنگوڕایەتی ئەتو ئەم ڕەنگە جیاوازە دەبینی ئەمە هەستەر بەو کورکە زێڕینەی کوردەواریە ئەو میلەتە زۆر لەباری غەزا و تەعام و شێوەکاندا لەباری ئاداب و نەریتەکانی داوت و باڵە جێژنەکانیاندا پۆشینەکان بۆنەکان ئەمە هەمومان وەکێکین ئەمە لە هەرجی خوا دەتوانی ئەتو ئەم تایبەتی ببینیکەوەی مەسەلەن منتقەی مەنگوڕایەتیە تایبەتێکی خۆشیەیە ئەمە وەکو کۆرکە زێڕینەکان و پێکەوەینە ئەمەسا شارەکە بە بەراورد لەگەڵ لەوان لەگەڵ شنۆ و ئەوانی کە گەورەیە نفوسەکەی جەمعیەتەکەی چەندەکە پیرانشار لە ساڵ لە 15 ساڵی ڕابردوودا بەهۆی کە لە حدود بووە ئەم حدودە و بازار و شتی هەیە و معاملاتی بە ئیسلاح مەرزی و حدودی لەو مەتەقی ئێمە زۆرە هەموو ساڵێ یعنی مهاجر و ئاوردەی زۆر دێتەوە پەیوەندێکی زیینوتانێ لەگەڵ ئەو دیوە ئەودی بەڵا لێرە برای لەو دیوە ئاڵگۆرە تیجارەتی زۆر کوردەواری هەموو پێکەوە بوو بەرحەڵ مەرزێکی جودا کردوەوە دەنا پەیوەندی ڕوحی و خزمایەتی و دابوونەریت و معاملات و ئەوانە لێکەوە زۆر بۆ زیندوێژ ماوەتەوە خودی خانێ نزیک 100,000 نەفەر جەمعیەتێتی 100,000 نەفەر تێدا نیشتەجیە بە دێهاتەکانەوە 150,000 نەفەر نیشتەجێ ئەو شارەیە و هەر ساڵش ئەو شتە زیاد دەکا یەک تو چاولێکی پیرانشار خانێ لە 10 ساڵی ڕابردوودا هەتا ئێستاکانە ڕادەی جەمعیەتی دەبینی 20,000 کەس زیادی کردووە لەبەر دیارە هەلیکاری زۆرە هەم هەلیکاری زۆرە هەم خاکێکی بەپیتی هەیە کەش و هەوایەکی خۆشیە میلەتێکی باشی هەیە لەگەڵ میوان و خەڵکو و ئەم کەسانی کە دێ لێرە کاری بۆ پەیدا دێ بە شکری خۆی الحەمدوللاوانە بورەتە هۆی کە ئێرە و منتەقە بیتە منتەقەیەکی پڕ لە جەمعیەت و هەمیشە پڕ لە جەمعیەتەکە بە دێکانەوە چەنە بەدێکانەوە 150 و خردەیەک هەزار نەفەرە 150,000 مامەسایی تر ئەمە ئاشکرایە ناوچەی موکریان خاوەنی کەلتوری تایبەتی خۆیەتی و خاوەنی بە تایبەتی لە بواری هونەر و مەسەن مەقام و نەزمی گۆرانیە حەیرانبێژێکی زۆری تایە و ئەم کەلتورە ئیشی لەسەرەکرێت ئەپارێزرێت وەکو جەنابەت وەکو ئەرشیفسازێکیش کەوە بەدواداچوونی وەکو دۆکمنتێک کردوون و ئەمانە ئەم کەلتورە هەمیشە بە زیندوی ئەپارێزرێت دەتوانم هەم بەڵام ئاهەم دەتوانم ئێرم لێشا لە تاوان ینی بەو شتە من بە حەقەت ئەمن کارم کردو مەسەلەن لەسەر بەحسی غەزاکانە شێوەکانی ئەو کوردەواری ئەمن 87 دانە شێو و تەعامی ئەو پیرانشارم تۆمار کردووە بە شێوازی کە چۆ لێ دەندرێ لە ژنە قەدیمەکانی خۆمان دایکانی خۆمان
ننکەکانمان دوای دوسخێکمان بەرێ مەسەلەی خواردنێ یەکەوە یەکی لەسەر قمارەکانی منداڵەکانی منتەقەیمە بەڵێن گەمەی مناڵان گەمەی مناڵان ئەو گەمەی مناڵان من هەموو تۆمار کردووە بەنێوی لا ئێمە کە ئاڵێن قماریتی پارەی تێگەڵی قمار بەمەلای گەمەگەمەی مناڵانە و هەتا ئی گەورەکانیش هەتا ئینی و مامۆستایەکانی لە حجرەکانی خۆمانە ئەویشم تۆمار کردووە ئەو کەلتورە ماوە بەڵام ئەم کولتورە تا حدێ ماوە شکری خوای بەنێوی غەزاها و بازیهای پیرانشار تۆمار کراوە لەم کوردەوارەیمە لە فەسڵی زستان کە دادێ شێوێک کە زۆر زۆر بە تایبەتی داوەتی بۆ دەکرێت سەنگەسیرە شێوێکی ڕەسەنی کوردیا باسی ئەم سەنگەسیرەمان بۆ بکە وڵاجا سەنگەسیر غەزایەکی تایبەتە بە گۆشتی قەل لێ دەندرێ بە گۆشتی قاز لێ دەندرێ حەلەشیش بە ئیسلاحی قەل حەلەشیش بڵێنەوە بە گۆشتە لێ دەندرێت بە ماش و بە برنجی لێ دەنێ هەمەنگوڕاتی بە ماشی لێ دەنێ ماش دەزانی بە کەشک بەڵە دۆ کەشکی هەیە ئەوەمان خوارد بەڵێ ئەوەمان خوارد مەنگوڕاتی بە ماشی لێ دەنێ منتیقەی لاجانێ بە برنجی لێ دەنێ یعنی هەر کەس تایبەتی خۆ هەیە سیری تێدەکەن و تەعامێکی خۆشە یەکێکان لەوان سەنگەسیر کە بووە شۆربا کوفتەیە یەکێک لەو غەزا شێوە خۆشانی ئەو منتیقەی خۆمانە و چەندی غەزای دیکەشەیە هەری کوردەواری بەوکە دەبێت هەموو چێژ بکرێت و بخورێتە تا ئەوەی خۆش بەڕاستی مای دڵخۆشیە کەوە لای ئێمە لە کوردەواریە بەگشتی خواردنەکانمان ئەرشیف کراوە و زۆر جوان پارێزراوە لەوە مەسەن لە شاری سلەیمانی ئێمە کفتی سلەیمانیمان کفتی سابمکەرانمان هەیە ئیتر تا ئێساش ئەو خەڵکە بۆکو چۆم بڵیت بە شوناسی خۆی ئەزانێت ئەمە کفتی ئێمەیە کفتەکە ئێمە جیال لەگەڵ ئەوانی کە زۆر خواردی کەشەیە ئیتر بۆیە ئیشکردن لەسەر ئەو بوارەیە کارێکی زۆر چاکت ئەنجام ماوە بەس بەتە ناخواردنەکەشنە ئیتر ئەم کەلتورە ئەبێ بژی وەنیە بە واقعان کاک نەهڕۆشتێکی دیکەش لەو منتەقەی بە تایبەتە جل و بەرگی کوردیە ینی لێرە ئێستا ئەو جل و بەرگی جەنابێ ئەمە هی ئەم منتقەیە بەڵاهی و منتەقەی زیاتر لە 6 حەوت مۆدی هەیە بەدەوە مۆدی خۆی هەیە نێوێکی خۆی هەیە لێرە خەیاتەکان و بەرگدرۆکان زۆر پڕکارن یعنی ئەمە لە بچی وەلای بەرگ درویەک بڵیت جلوبەرجی مەنگوڕیمان بۆ بدووریا نەمەگوڕینێت تو دێ بڵێ مراتخانیمان بۆ براتخانی مۆدی مختلفیان هەیە ڕەنگ کچۆغەیە و ڕەنگ کچۆغە ئەو نێوانان هەیە ئەدێوەنێ بڵێ وڵا لیباسەکەی کوردی ئەو مکریانە لیباسەکەی بەو سوورەتەیە هەر هەمووی هەتا دەگاتە کوردستان و سنە و بەڵام نێوەکانە جیاوازم مەسەن بەوەی دەڵام ڕەنگ کچۆغە بۆ نێوانە کە ئەمە دەڕۆین جلو بەرگی کوردی لە بۆنەکانە لە مەراسیمەکان و جێژنەکانمە 99% ینی لە 99 لە 100 خەڵکی مە لیباسی و جلو بەرگی کوردی دەکاتە ئەوە ینی ئەسان نییە لەمە حتا ژنەکانیشمان بەڕاستی مای دڵخۆشیە ئەوە خاتونەکانیشمان ئەسن یان بە تاک شەروالێکەوە یا بەڕاستی خاتونەکانی یان لە هیچ بۆنەیەکدا نییە جلوبەرگی غەیری ئەو جلوبەرگی کوردەواری دەبەرکەن یعنی ئەوە لە ڕسمێکی زۆر نەریتێکی زۆر لێرەدا زیندووە ئەلحەمدوللا باش ماوە و هات و چۆ و دێر و جیرانجی لەو منتیقە ئێمە خۆشە دکتۆر ژیان هەر ئاوایان بێت پیرانشار ئیتر ئەمە پێم خۆشە باسێکی دیکەت بۆ بکەم باسی کەونەرناسی لە پیرانشارە لەم پیرانشارەدا ئاخرم مەطلەبە نەگەبێ نزیک 167 گرد و قەڵامان هەیە 167 گرد و قەڵا کە لە ناو شارەکە لە دەوروبەرەکەشە کە ئیدارەی میراسی فەرهەنگی تۆماری کردو بەڵام لەوەسەوە گردیشی ناوەیە هەرە گردەگردێکە 500 ساڵ سابقەی هەیە 500 ساڵ بەڵێ سۆغال و گردی 500 ساڵ 167 دانە گردمان هەیە کە شوێنە ناو شارەکەی و چێنی دەروی وڵا لە ناو شارە ئەم گردیشی ناوێ هەیە کە ئەوەی زوغالی چی ئەوە گردیشی ناوێ مەشهورە قەڵاشی ناوێت بەڵەوە هەم دەگاتە دەوری ئیسلامی هەم لە پێش ئیسلامیشدا بۆ بوونەوەری هەیە چون لایە ئەوانی دیکەش قەڵاوانەی نزیک 167 دانە شوێنەوە لەباری شوێنەوار ناسیەوە کاری دەستکراوە نیشان دەدا کە ئێرە منتەقەیەشی هەمیشە ئاوادان بووە بەردەوام کەس و حالەمی تێداژیوە و ئێستاش ئەلحەمدوللا تۆ و تۆرەمەی ئەو خەڵکانەی پێشە بوونە لە ڕابردوودا بوونە ئێستاکانە دکتۆری عەزیز دەستی خۆش بێ بەڕاستی زۆر جوان شتەکان ڕوونەکەیتەوە بەڕاستی خۆشحاڵم باڵایەت ذەکەیە ئایا دڵم وەزوەسەیە
باڵای تۆ دەکەی ئەزیزان لێرە لە شاری خانێ پیرانشار کەسێکی ژینگە پارێزی ماندوونەناسی عاشق ئاسا ماناسی و ئیتر بەخۆی بجێرەتەوە چی کردووە لەم شارەیە چ خزمەتێکی کردووە بەناوی کاکەمال سڵاو کاکەمال لەم کاتەوە باش سڵاو قوربان زۆر بەخێر بێن سەرچاوەکانم ڕەوی بەخێر لەم شاخە بەرزەیە ئەمە شاخی نەورۆزی پێڵێن بازم هەر ئەگری نەورۆزیش لێرە ئاکرێتەوە نیە بەڵام تۆ زۆر ماندوونەناسانە هەر بە نیازی ئەم ناو هەمووی سەوز کەیت وە ئەگەر تەمەەن مەودا بدا بەڵێ ئەگەر تەمەەن مەودا بدا دەیکەین بەڕاستی بەس ئەم کارە بەڕاستی کارێکی هیلاکیی زۆریوێت و تێچوونێکیشی زۆریوێ تۆ کەسێک هەیە کۆمەکت بکات کەسێک هەیە بە دەور تۆ بێت چکۆم بەک ئەم کارە بە کەس تۆزێک زەحمەتەوە نیە ڕێکخرا و خۆبەخشەکان ئەوانەی کە دڵسۆزی خاکن دڵسۆزی خەڵکن بەڕاستی لە پشتنن بە پوڵ بە بوون هەنا وە کاریش دەکەن و ئەرزبێ خدمەتت لە پەناشماندا هەن ئەمە مای دڵخۆشی حتمما ئەلبەتە بەهام خەڵکی کوردستان خەڵکێکی خاک دۆستە بەهام خەڵکی پیرانشار خەڵکێکی خاک دۆستە خەڵکێکی وڵات دۆستە وڵاتی خۆی خۆش دەوێ و ئاشقانەش کار دەکەن بەڕاستی بۆ خاک و شاری خۆیان ئەوەی مای دڵخۆشیە من چکم بەڕاستی من خۆم مۆنسیکی شاوازیشم زەبەی دارەکانی کای بینم کە جەنابی ڕۆوانوتن هەمووی داری بەرارە داری میوەجاتە خۆت ئەم بەستەت هەبووە کەوا لە ناو سروشێکی کراوەی ناوچەکەیە داری بەرار بێت و یەکێک بەیابڕە بەرێک لێ کاتەوە ئەمە خۆی بۆ خۆی لە شعرە چێزانی باوەڕکە هەمووی ئەو کارانی دەکرێن نازانم من هەمیشەوا دەڵم بە مرۆڤی شێت دەکرێت دەزانی بە مرۆڤی شێت دەکرێت و لە گەرمەی کاری خەڵکیدا نەڵی شێت بۆی مرۆڤی دیوانە ئاسا دیوانە ئاسا خەڵکی عاشق شێتێکی عاشق لە گەرمەی کاری ڕۆژانەی خەڵکدا کە هەموو کەس خەریکە هەڵاتەڵاتێنی کار و پەیداکردنی پۆڵێتی ئەمە دین خەریکی ئەو دارانە دەبین دین بە دەوراندا دین و دەچین ئاویان دەدەین پیان ڕادەگەین وە بەهام 90% دارەکانیش داری میوەنە بۆچی هەمووی تو بادام بەڕوو ترش زۆر چاکە چی بادام وچی ترشەکەی تر لە داهاتووە تخۆیان زیاد دەکەن ئەو ساڵ یەک دەنکن لێدا و بوونەتە چوار دەنێک دوو سمۆرەش بەڕڵاکە کارەکان جامی ئارێوەڵ لە نێو شاری دارن لێداوە ئەسن ئەمە چەند ساڵە هاوارن دێ بەڕاستی لە شاردارەکاندا ئەوە زۆر هاوارن دێ دەڵێن کاکە بۆ خاتی خودای داری میوە بچێن لە زیاتی ئەو دارە بێکەڵکەی چونکە دارن بەدانەی ئەو دارانە لێ دەدرێ بەداخەوە کەم بەڵام جێ دەکەوێ خەڵک وردەوردا دەبێتە کولتورێک دەبێتە فەرهەنگێک هەر کەسە لە بەردەرچی خۆی دارێکی دەسەقێنێ حتممەنیش داری میوە دەسەقێنن چونکە دانە بەدانەی ئەوانە بەخیاڵی وەی کە ڕۆژێک منداڵێکی چاوگەشی ئەو وڵاتەی لەو توێی دەخوا بەو نیەتەی لێدراوە هەمووی بەو نیەتەی لێدراوەکی زۆر گەورە ئەنجامەی لەبەرەوەی تۆ لە نزیکی شارەوە کردوتەواد لێ کردووەکەوە شار پەرکێشکی بۆ ناو خەونەکەی خۆت بەڕاستی یعنی ئێستا تۆ دارەکەی بۆ ئەروێت و هەواکەی بۆ پاکەیتەوە و میوەژەی بە مناڵەکانی ئەوە لە داهاتووە ئیتر بەس ئەم هەستکردنە لە لای شارە دروست بووە خۆی ئەوە زۆر گرنگە زۆر باشە 6 ساڵە ڕێکخراوە ژینگە پارێزەکان دەست بەکاربوونە شاخەوانەکانی ئینسانهای دڵسۆز کار دەکەن کاری مەدەنی کاری شاخەوانی کاری ژینگە پارێزی زۆر چاکجێکەوتەوە زۆر مای دڵخۆشیە 100% هەستەکەم ئەم هۆشیاری ژینگەیە لە تاوای کوردستانە خەریکە زۆر جێی بوارەکانی کاگرێتەوە و زۆر چاک زۆر بەباشی ئێستا خەڵک وای لاتۆ گە دەچنە سەیرانگاکان شوێنە گشتیەکان بەڕاستی پیان حی بە شتێکی فڕێ بدەن زۆریان پێ حی بە چون پێم وایە ینی بە ئەمن تکام ئەوەیە لەسەر لە هەموو ئینسانە دڵسۆزەکان ئەوەی کە ئەوەی بکەینە کولتورێک کە خاک دایکە پێشەوەی کە دایکەکەی خۆن دایک بێ ئەو خاکە دایکنا با بەس دەستی بەسەردابێنین با جوانیکەین با بیڕازێنین ئەوەی کە جەنابێت زۆر بە جوانی ئەنجامت داوە چکم
تۆ ناتوانانی لەسەر ڕێ بۆسییت و هەرێک بێت و بڕی قسەیشی پێکردی ئامۆژگاریش بێتێ بە تابلۆ هاتوویت بۆ ڕووگرێتەوە من لێرە شتێکە بێنم ئەڵێ نەمامێک بچێنە بانیشتیمان هەناسەیەکی نوێبوانێ هەناسەی نوێ کاتەوە ئەو تابلۆیانەش تەواو بۆ ڕوون کردوێتەوە ئەمە کارێکی با بڵین پەروەردەی و تەربیویشتێکی زۆر زۆرچەکە دوا پرسیارم ئەوەیە ژماری دارەکان بوون بەچەند ئەمە 600 دارن لە نیو شاری بەدەستەوە لە نیو شار و لە گردی نەورۆز خۆن و باشگای هەڵگورد ڕێکخراوە ژینگە پارێزانی پیرانشار و باشگای هەڵگورد و کەسە دڵسۆزەکانی شار 600 دارن بەدەستەوەیە ئەوە لێن داوە و ئاویان دەدەین و پیان ڕادەگەین لە نێو شار و لە گردی نەورۆز لە نێو زانکۆی پامینور و لە خوار زانکۆی دەستان خۆش بێت قوربان نەرزێ ئێوە مای شانازی یەک باوانەکەی بابم بینایی چاوم باوانەکەی بابی من بینایی چاوم لە دووری باڵاد وەڵا ڕەج بوو هەناوم وەڵا بۆ تۆ نەماوم جانا بۆ تۆ نەماوم ئەیوەی سەرتای بە پای زێڕ بێ پڕدەشتی باژێڕ بێ هەمووی چاو بجێڕ بێ هەر تۆم دەوێت و ئەیوەی عزیزان من زۆر خۆشحاڵم لێرە لە شاری پیرانشار لەگەڵ ئەما مۆسا عزیزانەیە کۆبوومەتەوە لە فێرگەی کاک دەهنادا ئیتر من خۆشحاڵم هەرێکێ لە مامۆستایانە خۆیان بناسیێنن هەرێکە و لە مامۆستا مدیری کاکدانات مدیری ئەم فێرگەیە و کاکەکانیش ئیتر هەرێکە و لە بواری مۆسیقایە خۆشیان مامۆستان ئەم کاتتان باش بەخێر مامۆستا خۆشحاڵم لە خزمەت جەناب داما من حەسەن دەهنادم بەڕێوەبەری مؤسسەی فەرەنگی هونەری ئیلاهی هونەر و ئامۆژگای ئازادی هونەری دێهنات بەخێرن لە خزمەتدا زۆر سپاسان دەکەم جەنابتان ئەمیش بە ئیجازە جەنابتان کاک نەهرۆ مامۆستا کە مامۆستای هەمومانی پیشکسبەتی و قەدیمی دیارە ئەما دەبی زۆر احترام لێنین هەروەها برایانی کامێرا کە لەو دیوی کوردستانی هاتوونە بەخێرەتنی لێ دەکەم بەندە برای ئێوە ئەنوەر معروف وەلەدی پەسوێمە شارەدەیە کە پەسوە سەر بە پیرانشاریە دوای چوومە شوێنێ لە شوێنێ ڕاهاتمە ئێرە دەخزمەت بدەم هەر بەخێر بن سەرچاو هەمیش بەونەوەی خۆم بەخێرەتنیەوە دەخەکەم کاناڵ جوانەکەی کورسان یۆسف ئەحمەدیمە لە بواری مۆسیقادا لێرە مەشغوڵ من زۆر خۆشحاڵم مامۆستا یوسف مامۆستا ئەنوەر مامۆستا دەهنات مامۆستا جەنابی تر مدیری ئێرەیت ئیتر دیارە ئێمە لە شارێکین بەداخەوە پەیمانگایەکی هونەری تایە ئاکادمیەیەکی تایە ئیتر جەنابتان بە شێوەی لە شێوەکان ئەم کەلێنە پڕەکەنەوە بەشی مۆسیقا و هەر بەشی مۆسیقایە لێرەیە لەم فێرگەیە بەشەکانی کەشتان هەیە عەرز بێ لە خزمەتان ئەمەوەکو فێرگەی ئیلاهی هونەر ماوەی 10 ساڵ کە کار دەکەین هەر فێرکردنەوەی ئیلاهی هونەر یا فێرگەی دەهنات دێهنادشە پێکەوە دەباڵێکدانە کارەکانیان ئەمە پێشتر هەستمان بەو بۆشایە دەکرد لە پیرانشارێکە لە بواری کولتوری و فەرهەنگی و بەشی موسیقایش مەخسووسەن بۆشایەک و بەتاڵایەکی زۆری تێدا هەست دەکرا هەستان لەگەڵ دۆستان بە سازدان و مجزەوی زۆرگرتنی ئیلاهی هونەر ویستمان گۆشەیەک لەو بۆشایی شاری پیرانشار لە بواری کولتوری و فەرهەنگی ئینشاڵڵا بتوانین جێبجێکەین کە بە خۆشحاڵیەوە بە شاهیدی دۆستان و برادرانی نێو شاریش دەتوانین بڵێن قەدەمهایەک هەنگاوهایەک ماڵ ناوەتەوە کە بە نسبەتی ئەوەی کە تواناییمان هەبووە توانیمانە تاسیردانین شوێندانەر بین لە پیرانشار لەسەر کاری هونەرەکانی دەستان خۆش بێت وەک چ دەرسێکی کە ئەوترێتەوە لەم فێرگەیە ئەمە چونکە مؤسسەی فەرەنگی هونەری چەند منزورەیە بەشی موسیقامان هەیە بەشی نیگار شێشان و تەڕاحی و نەقاشیمان هەیە بەشی بەڵێ خۆشنویسیمان هەیە دوایە فێرکردنی زمانەکانمان هەیە کوردیمان هەیە ئینگلیسیمان هەیە و زۆر فستیوال و جشنوارە و مامۆستای خۆتت هەیە بەڵێ هەر بەشێکە بەڕێوە دەچێت ئەمە لە پسپۆڕی تایبەت بە خۆی ئیسفادە دەکەین و بەشی موسیقیەکان مامۆستای هەر ساز و هەر بەڵێ بۆ فستیوال و جشنوارەکانیش دیارە ئەمە فەراخان دەدەین مەسەن وەکو جشنوارەی بادبادەکە تایبەت بە منداڵان بوو بۆ ڕۆژی جەهانی منداڵان
یا بۆ بەشی موسیقای فۆلکلۆر هەوارگەی سۆزمان بەڕێوەبرد کە منتەقەیی بوو، یعنی لە جنوبی کوردستان ڕە تا دەوروبەری ماکۆ و خۆوانە بەشدارمان بەڵێ بۆ خۆم بەنوانی تەڕاکی ڕافیک دێدا بەشدار بووم، مامۆستایانیش دێدا هەر بەنوانی ژەنیار و گروهی موسیقا دێدا بەشدار بوون. ئەلحەمدولیلا دەنگدانەوەی باشیشی هەبوو و زۆر کەسشی ڕاکێشە بوو لای بواری موسیقا کە ئەوەش بەخۆی سەرکەوتنێکی باش بوو. دەستان خۆش بێت، بەڵام میتر ئەگەر فراوانتری بکەن بۆ خۆتان ساڵانە چالەچەکانی خۆتان نمایش بکەن، بۆ نمونە لە بواری تەراحی و نەخاشی و ئەمانەوە پێشانگا بکرێتەوە کەوا زیاتر جدیت لە کارەکە ببرێت و خەڵکیی زۆریش بناڵەکانی خۆیان بنێرن وەنیە؟ بەڵێ ئەمە ئەو کاری دەکەین ساڵانە لەن هەمانە مثلا بۆ بەشی نیگارکێشان معمولەن مانگی دوی بەهارێ، مانگی گوڵان یا بانەمەڕ پێشانگامان هەیە، هەر بنێ گوڵانیشە کە سێوەمی دەورەمان بەڕێوە بردووە بە خۆشحاڵیەوە زیاتر لە 15-20 نەفەر بەشدار بوومان دەبێت کە زۆرشیان ئافرەتان کە ئەوش بۆ خۆی سەرکەوتنێکی باشە. مامۆستا جەنابێ سازژەنیت لێرەش مامۆستای با بڵێن ئیجازەی جەناب. بەڵێ دەرسی ساز فێربوونی ساز بە مناڵانەڵێتەوە بە خوێندکارەکان. من حەز دەکەم بزانم چەند چالاکی لە بوارەکەی خۆتە، با بڵێن تۆزێ باسی چالاکی هوەری خۆتم بۆ. ناوی خۆم ناسان کە ناوم ئەنوەر معروفە، بەڵێ وەلەدی شارەدەیەکی بە ناوی پەسۆمە، دوای هاتمە شنوێ، لە شنوێش هاتم کاری موزیکیم کە زۆرم علاقە پێ بوو، بەڕام و علاقەم زۆر کەوت پەسەر موسیقی. بەڵام بەداخەوە تقریبان 35 ساڵەوە پێش تەمەنم زۆرە، زۆرم علاقە مەراغ لەسەر موسیقی و بەڵام دەماڵە دەڕازی نەم ڕاستی بۆ هۆی ئەوە کە قەدیمی کە زۆر سۆفی منیشی و زۆر مەسەبی بوون داوام کو دەگا پسێ داوەتان یا پسی مراسمی موسیقی لێدەی دا شەعنی مەدانی و دەتایفەی مەدا ئەوشتەنە بۆ نابی ئەو کارێ بکەی هەر سۆنێکی بێ بەڵام ترە دیوی موسیقامان نەمانێ بەشێکی زیندووە لە ناو کەلتوری مۆسیقای کوردیە بەڕاستی کۆبوونەوە و لەگەڵ مامۆستایانە لەگەڵ چیا زیاتر ئەسپ. بەڵێ دیوانی عەرزە دەکەم دوواگە لە پەس ڕۆیشتم بە زۆرە ملی بێ بە زۆری بیا بەخواش بە ئاخیری خۆم واریدی ناو بەخسەی هونەری کوردەواری کرد. ئەوش لە شنوەیە کە کاری پرۆڤۆزشتن زۆر دەکرد، شتەکە زۆر سەماعی بێ ئەودەمی بە جۆر لێ دەبوو. تەنها نۆتە ئەودەمی زۆر کەم بوو، ئەو کلاس و شتێکە فێرگەیەکی زۆر پێویستە یا کەم بوو یا وەخت نەبوو. پێشن نەدەکرێت لەبەر شۆرەوەری بەدبەختی دنیا کارم دەکردی سن پێ نەدەکرێت. لە شنوێ وێراوەی کە کارم دەکرد ئیشم دەکرد بۆ پەڕەچوونی ماڵێ خوا خۆش بوو بەندبێژ کا قادری مامەندی بوو ناوبانجی زانی بوومەوە ئەو دەمیش بۆ ئەو دەمی زۆر بەدەنا بەڕاستی ئەلحانش دەتوانم بەڵام موسیقی شتێکەت و پرسیاری کردووە دوای شۆنم کەوتی برادەرەت و لە قسان کاری دیوان سازی دەکەی کوتم بە خوددا شتێکەوە تەقەتەق وێ دەکەم وڵات دەبی لەگەڵ کاچ خۆت بێ بۆ داوەت و مراسم شتیوەلە شای زەماوەندی وەرگتم پیاوی چابوون تا ئیزازەم وەرگرت سازەکەم وەرگرت فەوقەت بۆ دڵی خۆم چەند جاران دەرکرام دایکم ڕۆی سازیان پێفرۆشتمەوە تا شتێک ئەلحانەکەنە باسی دەکەم بیوگرافی خۆمە وەک دەمی دیکەش کوتم دەڵێ ئان چیزێکی حیانە سعازەت ببانێت ئەو شتێکی حیانە چ پێویست بە بەیانە یعنی شتێکی کە واقعان دە پێش کە ناسیبیانم ئەوە باشتر نەشیان ناسیم ئەوجا دەزان کە واقعان سەرگوزەشتە و ڕابردووی خۆم چۆن بوو لەگەڵ قادری مامەدی چوون بۆ داوەت و شتی کاک حەلیق لەنانی براهیمی قادری ڕەسووی نادر ئیسماعیل سەدەشتی مستەفا شێوە لەو گەنجانەی کە تازە دەست پێ دەکەن ئەمانە هەمووی ناوی زۆر دیارن بەڕاستی لەناو کولتوری مۆسیقای میلی ئێمەیە جەنابشت هەروەکو جاران وا چالاکی لەگەڵ یانە خوددایان پیر بوون چالاکی بۆ خۆشمەر پیر بووم مەڕوانە ڕوخسارم وەڵام شە پیر بووم بۆ چالاکی داوەت و شایشتیوە لە نەوەڵە ناس بەڵام وەکو کاری گروی مەسەلەن دەگەڵ برادەران سوتفەنجاری وایە دەبین لەگەڵ خزمەت کاک یوسفی داما گرویەکی دیکەن هەیە سنتورە و کەمانە و ئیقاعەوەوانە پێکەوە ئیشێ دەکەین بەڵێ تەناوەکو شاوی زەمان دوشتیوە لە نەوەڵە ناس ئەو بەڕاستی ئەو قەیرانی کە ئێستا لەناو مۆسیقای میلیە گوزەرێ ئیتر هەمووی بۆ بە مۆسیقای دانیشتنەکان و وەکو تێکست و وەکو ئاواز و ئەمانە تەواو گۆڕاوە ئیتر ئەوەی کەوا مامۆستا ئیبراهیمی قادری پێشتر بەڕاستی ئەو شتانی خوێنیان ئەی چڕی ئێستا بەو هەیبەتە نەماوە بەڕاستی مۆسیقای میلی جێی داخە لەبەرەوەی مۆسیقای میلی کەم تا زۆری شەرۆک و وەکو زمانەکە وایە کۆڵەکەیەکی گەورەیە بەڕاستی پێناسی ئەلحان بەداخەوە قسەش دەفەرمووی بەداخەوە ئەو شتێکی ئەلحان جوێی دەدەی ئەسەم بۆنی کوردی لێ نایە ئەسەم فۆلکلۆرتی کوردی نەماوە
زۆرتر بەندبێژەکاندا حدی ئەقل بەلانی کەمەوە کە هیچ کەس ناتوانن بەڵامەوە تو ببێ کاک محەممەدی مام لێ ببێ کاک حەسەن زیرێکی نەمر یا کاک ناسرە ڕزازێک فڵان حدی ئەقل بەلانی کەمەوە کە ئەو کابرا بەندبێژە دەیبزانێ ئەو ئاهەنگ و لەحنانەی کە واقعەن بۆ بەندبێژی دانرابوون سۆنیان دەکوت چۆنی بڵەنەوە ئەو بناغی زیندووکەن و نەگە بناغی لە بین بن ئەڵانەکانە بەندبێژ لە داوەتانە ئاهەنگی تورکیت بۆ دەڵێ فارسیت بۆ دەڵە حەرەبیت بۆ دەڵە مسرعێکی دەڵەوە موسیقای دێتەوە مسرعێکی دەڵەوە دیوان سازەکەی و کیبۆردەکەی دێتەوە ئەو شتە وەها گۆڕاوە بەند لەسەر جگای خۆی نماوە ناسرێتەوە مامۆستا یوسف جەنابەت بە ئامری ڤیۆلۆن ئیتر حەزەکەین جەنابیش ڕای خۆت دەربڕیت و ئیتر چالەشەکانی خۆشی باسکەی لە چالەشەکاندا کە باس بکەم من لەگەڵ ئۆرکێسترای فیلارمۆنیەکی مۆکریاو لە خزمەت کاکاو فەقیزادت بەڵێ سێ بەرداوە لەگەڵی تێدا بوومە ئەمە لە ساڵی 68 هەتاییەوە زۆرتر لە 30 ساڵ ئارزت کەم لەگەڵەوەیدا بوومە لە یشاندا لەگەڵ کاک مستەفا محمودی کە خەڵکی مەهابادەیە لە سڵێ بەرداوەمە کرد لێ مایستێر بووم لە کاک بیژەن کام کە مەوەستا بیژان کاوکاردا لیدەری دەستەدی و یۆڵانەکان بوو بەرحاڵ بەرپرسیاتی و هەرکەوت کەس پێرراوەی لە ئۆرکێسترۆدا ئەو ناوانی کەوا زۆر گەشاوە لەناو مێژووی مۆسیقا و ئاوازی کوردی پیرانشارە چەند ناوێکمان پێ بڵێن لە پیرانشارە بێزگە و کەسانەیە و بەڵام مامۆستا ڕەسوول نادری خەڵکی سوغاللەی خۆڵانە لێرە هەمان بووە مامۆستا ئەوەی شیبشان لێدا کاک مەلا محمود بەڵێ ئەویشمان هەبووە ڕاستی ئێستا زۆر لەسەر یاد نیم زۆر سپاستانەکەین ئیتر وازم بەرگەیەکی کە دروستەکەین کەوا تۆزێک توانەکانی خۆتانمان پیشان بن بەڕاستی زۆر خۆشحاڵم. لە کەش و هەواکی سەردی پاییزیە لە ناوچەیەکی ئەفسوناوی سەرسوڕهێنەر لە ناو یەک کۆمەڵە بەردا هەر بەردەی بۆ خۆی شاکارێکی نەحتیە بەڕاستی ئەم ناوچەیە
لە تەنیشت دەیەکەوە بە ناوی دەی خورنج کاک محەممەد ئازرنگ خەڵکی ئەو دێیە سڵاو کاک محەممەد ئەمانە زەری جەنابتەوە دەرباری ئەم سروشتە تۆزی قسەمان بکەیت دەرباری دێکە قسەمان بۆ بکەیت و ئەم دێە ئایا پێشینیەکی مێژووی هەیە تاریخی هەیە تۆزێ بەرچاوڕوونیمان بکەیت گوندی خورینج تایبەتمەندێکی جیاوازی بەخۆیەوە هەیە تایبەتمەندی جیاوازی نیسبە لە بابەت ناوچەکانی دیکەوە ئەوەیە ئەو بەردانە لێرە بەردەکانی ئەفسانەی بەهۆی ئەم بەردانەوە ئێرە بۆتە شوێنێک بۆ گەشتیار لەناو خەریتەی گەشتیارە تۆمار کراوە تۆمارکراوە ناو تۆمارکراوە لە شوێنی گەشتیاریدا ئەمە بەداخەوە لەوەی کە هیچی بۆ نەکراوە ئاسانکارێکی بۆ نەکراوە و جێگە و پێگەیەکی نەدراوەتەیە و خەرزی بۆ نەکراوە هیچ شتێکی پێوە دیار نییە بەغێری ئەوەی کە لە خەدیمەوە ماوەتەوە شتێکی تازەی بۆ نەکراوە چەند خەدیمە ئێمە ئازاین ئەم ئاوایی خورنج تقریبا 30 کیلۆمەترێک لە پیرانشارەوە دوورە لە پیرانشارەوە دوورە بەڵام لێرە چ شتێکەیە کە ئاڵێن قەدیمە مێژۆکەی ئەوەی کە وەکو مێژوو ناسێک ئەمە نازانین ئەمە لەوەی کە لە مەڵبەندەکەیدا هەڵگیراوە و دیاری کراوە وەکو لەو گردانەدا هەڵگیراوە سێ گردی لێیە ئیشان گردە زێوەیە ڕوبەڕوومانە لەو دەستەی بەسەر ئەو بەردەیدا دیارە کاک ئەوە گردە زێوەیە بەڵێ ئەو گردەشمان لێرە هەیە ئەوەش بە نێوی گردی پەڵاساوێ ئەوە شتێک دۆزراوەتەوە کلۆپشکنی کراوەکەوە لەو گردانەیە ئەو گردە شوێنی شوێنەوارە بەڵێ ئەم گردی پەڵاساوی پێدەڵن هەم گردی حاجی قادری پێدەڵن بەڵێ گردی حاجی قادری پێدەڵن ئەوەژ گرد خەزێنەیە ئەوەی ڕوبەر ئەوەی ئەو تەنیشتەمان دەست سەبمان لای ڕۆژهەڵات بەڵێ ئەو گرد خەزێنەیە ئەو بەو سێگردانە کە دەورەیان داوە ئەوە شاخ شێوەکانێتی ئەو بردی جۆزەیە ئەوە سەید ئەحمەدانە ئەوە قەڵای کتکانە ئەوە سپیلکانە ئەوەش خۆڵەونەیە ئەوە شوێنەکانێتی ئەوەش کە ناو بەردەکانیشی بەرحاڵجە ئەوم ئەرزەکردی ئەمە لەسەر شتەکە بۆچی بەردەکانیش ناویان هەیە لێرە لەسەر بەحسەکە لاەسین ئەوەی کە چی بۆ نەکراوە گەشتیار دێتە ئێرە گەشتیار لە شارەکان ڕادێنی ئێرە لە تاران ڕادێن لە کەرەز ڕادێن لە ئیسفەهان ڕادێن لە کوردستانی ئەودی و ڕادێن لەبەر زۆر دووریش نییە بەڕاستی لە پیرانشارە 30 کیلۆمەتر دوور بێت ئەم شاکاریکەوە لێرە ئەیبینی بەڵێ جا گەشتیار دێ بۆ ئێرە دەژمێنەوە بۆ دوو ڕۆژ بە سێ ڕۆژ دەمێنەوە دێن هیچی لێ نییە فقط ئەوانە کە بۆ دێن بخۆیان سادر و ئەوە دێنن بەڵە خەڵکەش میوان دۆستە ئەرێ وڵات تا حدێکی باش میوان دۆستە و بەرحاڵ کەم و کوورەکانیان ڕاز دەکەنەوە ئەوە ئەلەوەی کە لە بابەت مێژۆوە کە لێت پرسی مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 5-6 ساڵ لەوە پێش چون ئەوەی کە ئەو خدمەتی کە لێرە وەرگیراوە کە لێرە لێرە خەڵک ژیاوە بەڵێ لێرە خەڵک ژیاوە ئێرە کۆنا ئێرە کۆنا زۆر کۆنە و بەرحاڵ ئەوە مەڵبەندەکەی جێگاکانیشی بەر لەوەی کە ببوورێت خواقسەکە بێبڕیت باە بیرمان نەچێتەوە گردەکان ناویان هەیە شاخکان ناویان هەیە تەنانەت بەردەکانیش ناویان هەیە ئەکسەر زۆربەی بەردەکان ناویان هەیە لەم بەردەمەیکەوە لە دەوری خۆبەکان بەردێک مەپشانی کە ناوی چی بێ بۆ نمونە ئەو بەردەی کە ڕوبەڕوومانە بەردی شای پێدەڵان ئەو گەورەکە ئەوە بەردی شای پێدەڵن بەڵێ ئەو بەردی شای پێدەڵن بەردێک ئەوە تا لێرەیە ئەو بەرساباتی پێدەڵن بەرسابات ناوەکانیش کۆنە ناوەکان کۆنە پشت بە پشت سینە بە سینە هاتووە پشت بە پشت هاتووە شتێک نییە لەسەری حەق کرا بیان نووسراوێ نووسراوی لەسەر تۆمار تۆمار نەکراوە شتێک لەسەری نەنووسراوە تۆمار نەکراوە فقط ئەوە بابی من کوتێ ئەوە بەردەنیەوەی ئەوەیە من فێر بوومەوە ئەوی فێر بوو ئەو بەو شێوەی هاتوێت ئەوانی ئەو بەری ئەوە سێچێلی پێدەڵن ئەوە سێچێلە بەڵ ئەو سیانی سەرەوە بەڵێ ئەوە سێچێن سێ خیتکە شاخن لە پەنایەک پێیان دەڵن سێچێل لەو دیویدا ئێرەش ئەوە کانی گوڵانە بەڵەوە کانی تیابوو ئەو کانی تیابوو ئێستاش ئەو دارە هەر بە کانی دەژی ئەوە کانی گوڵانی پێدەڵن تووە بەڵە دار ئەو دارە تووە ئەوە کانی گوڵانە ئەوە کانی گەوەیە
ئەوەی ڕوبەڕوومان ئەو جێ ئێستا پێدا هاتین کانی گەوەی پێ کانی گەوەی ئێستا ئەوەکەی نەماوە ئەوە کانی گەوەی پێ دەڵێن بەڵام ئێمە کە هاتین دارەکانی کاکەمالمان بینی دارەکانی کاکەماڵ بەر لە جەنابێ چاپێکەوتێکم لەگەڵا کرد هەر لە پیرانشار کاکەماڵ داری زۆری ڕوانەوە 600 دارێکی ڕوان ئێتر پرشی کاکەمال بەر ئێرەش کەوتووە کاکەماڵی ڕسوڵزادە دەستەکانی خۆش بن پیاوێکی بەڕێز پیاوێکی ئاگا و پیاوێکە زەحمەتی زۆر شابوون بۆ مەڵبەندە لێرەش داری سەقاندووە دەوری قەبرەکانی سیمی خاردار کێشاوە ئەوانەشی کردووە بەرحاڵ لە ناوچەکانی دیکەش کاری کردووە کاکەماڵ لێرە زەحمەتی کێشاوە و کاکەماڵ جێگا پەنجەی لێرە دیارە خۆشی خەڵکی بۆ خۆشم خەڵکی ئێرەمە باوکیشم خەڵکی ئێرە بووە باپیریشم خەڵکی ئێرە بووە ئەرێ وەڵڵا زۆر ئەوەش لەو دیوی خۆشمان ئەوە خەوخۆشە خەوخۆش نەخێر دێنیە فقط مڵمندێکە وەکو ئێرە پێ دەڵێن خەوخۆش ئەوە دیارەکان لێ هەرنووسون لە پشتەوەی بەردەسوورانە بەردەسوورانە لەو دیویدا کانی پیاوانی پێ دەڵێن کانی سوێنێ کانی ئەم شتە ئەبوو بە نەریت تەنانەت ئستاش نەوەکانی دوای ئەوانی کام بەردانانەوە هەرێکی لەو بەردان ناوێکی بۆ دابڕێ قەیچێکە وەکو چۆن باو باپیرمان کردویانە بە ئەوە بڕوە هەرچی بەردە لەم ناو نابنرێت بەردێکی زۆری لێ بەشە زۆر سپاس ساود سپاس دەکەم خواهش دەکەم. عزیزان هەر لێرە لە گوندی خۆرنج کاکشیروانمان بینی کاکشیروان خۆی خەڵکی پیرانشارە وەکوتمان لەگەڵ پیرانشارە ئەوە 30 کیلۆمەترێکم گوندە دوورە سڵاو ئەم کاتە باش کاکەشیروان گشت کاتت باش کاکنەڕۆژان زۆر بخێر بن پرسیارێک بەر لە جەنابە کەسێکی خەڵکی ئاواییەکە پرسیان و بەڵام پرسیار نەکرد خۆرنج ئەبێت لە چیەوە هاتی خورینز واتە بەپێی ئەو شتانی کە لێکۆڵینەوەی لەسەر کراوە و ئەوەی کەم بۆ خۆم لێکۆڵینەوەم لەسەر کردووە دەبی لە خۆرەوە هاتبی خەڵکی کورد بەڕاستی لە کۆنەوە وا بزانم زۆریان کەیف بە خۆر هاتۆ بە تاو هاتووە و دەبینی زۆرێک لە نێوەکانی گوند و شاخ و شتەکانیان هەر بەپێی خۆر و ئەو جورەمانانە بووە ڕەنگی خورینزیش هەر لە خۆرەوە هاتپی و لە خۆرەوە سەرچاوی گرتی بابەتەکەی ئەزانم لە وێرم چوو بەڕاستی بڵێم ئەم کاکەی کاکشیروان یوتوبەرە ئێتر بۆی ئەمە وزانیارانی ئەوەش جوان بەڕاستی ئەپەی بێ ئەم کاکەیە زیاد لە 20,000 فۆلۆوەری هەیە خۆشی دێت ئەم شنای تۆمارەکات شەرحێکی جوانیشیان ئەیاتێ و منش حەزەکەم بزانم ئایا کارد لەسەر ئەم دەیە کردووە زامن بۆ بابەتی خۆری یەکشتی دیکەش بڵم نێوی کاناڵی من گزینگە گزینگیش هەر لە خۆرەوە دێت بۆیە دڵم هەر کورد خۆری خۆش دەوێت و هەر زۆر نێوانی خۆشە دەگەڵ خۆر ئەمن بە پێیەوەی کە زۆر هاتسووی گوندەکان دەکەم و خورینزی ژێکێک لە گوندانەیە کە بەڕاستی زۆر پێی دڵخۆشم و کاتێک کە دێمەێرە بەڕاستی زۆر خۆشحاڵ دەبم خورین چەندانە گردی لە دەوروبەری خۆی هەنا مێژووی ئەو گردانە یەکێک لە گردەکان بە پێیەوەی کە یەکێک لە هاوڕێکانم کاری لەسەر کردووە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی ئەوەی کە بزانن لە ڕووی مێژوویەوە ئی چەند ساڵ لەمەوبەرە ئەو لەتکە سوفاڵ و لەتکە گۆزانی کە لی دیتراوەتەوە دۆزراوەتەوە بەڵێ لەسەری دیتراوەتە ئەو لەتکە گۆزە و شتێکە لەسەر دیتراوەتەوە مێژوویەکی بۆ 5,000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە ڕەنگی مێژووی کۆنتریشی هەببی بەڵام زۆر بەداخەوە لانی پەیوەندیدار بودجە یا بابەتی پوڵی زۆر بەداخەوە سرف ناکرێت بۆ بابەتانە لێکۆڵینەوەی چڕی لەسەر ناکرێت بۆیە هەر هەمووی کوردستان بەڕاستی زۆر دەوڵەمەندە لە بابەتی مێژوویەوە بەڵام وەختێک پوڵ و پارە سرف نەکرێت لێکۆڵینەوەی لەسەر نەکرێت تۆزێک ئاستەمە بە فەکت سابتکردنی ئەو شتانەکە مێژوویەکەی بۆ چەند دەگرێتەوە بەڵام ئەوەی کە یەکێک لە گردەکان بۆ 5,000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە بە دڵنیایەوە دەست خۆش بێت کاکشیروان تۆ لەو بڕواایی بەڕاستی یوتیوبێک کە جەناب تێکەیت خەڵکانێک پەلچێشکەن بۆ ئەم ناوچەیە و ئتر با بڵێن
ئەو سایتر کاوێ بە شوێنێکی گەشتیاری ئەبێ بە بەشێک لە داهاتی ناو ئەوەیەکەش وەنیە بە دڵنیاییەوە ئەو کارە دەکرێت مەسم بوو نمونە هەر دۆستێک کە خەڵکی خوڕینجێ کاکەماڵ کە وابزان بخۆشە چاپێکردن دەگەڵ کرد لێرە چوار داری چەقاندووە پێشتر ئەو دارانی لێ نەبوونە هەرچی لێرە دەکرێت خەڵکەکە بۆ خۆی دیکات لە ڕووی دڵسۆزیەوە دیکە بە دڵنیایە شوێنێکی دڕفێنی ئەو جوورەکە من هاوڕێم لە تارانەوە هاتوو بۆ ئێرە ئێران کە دیتووە پیان جوانترین شوێنێک بۆ کە لە ژیانی خۆیاندا دیتویانە و بینیویانە بە دڵنیایەوە گە بکرێتە شوێنێکی گەشتیاریوە حکوومەت تۆزێک پوڵ و پارەی بۆ سرفکە بە دڵنیایەوە داهاتی دەوی بۆ خەڵکی زۆر جەناب بدەونە هاتووی تو ڕۆشتی بوو ئەم دێ و دیەکانی کە دێکی وەکو دەی خۆرنج تەرچاوی داهاتی چییە یعنی بە چی ئەژی بژێوی چییە خەڵکی ناوچەی موکریان و بەگشتی ئێرە کە دەشتی لاجانە بە کەشاوەرزی زەوی و زاریان زۆرە مەڕداریشن و مەڕیشیان هەر زۆرە لە کۆنەوەش هەر کورد یا کەشاوەرزی کردووە بە پێی کە بڕاستی بەفری زۆر لێباری و ناوچەیمە ڕووباری زۆری هەیە کانیاوی زۆرە و جودا لێویش لەبەرەوەی کە لێڕەوەری وشتی زۆری هەیە مەڕووماڵاتی زۆر ڕدەگرن و کولی خەڵکێکی هەر بە و دوو ئیشەوە خەریکن میوەجادەکان زیاترچی هەر سێوە و سێ لەم ناوچەیە لێرە زەوی زۆرتر دەکرێت باغ و باغات کەمترە باغ و باغات کەمترە لێرە زەوی زارە زۆرتر گەنمە چەوەندەرە زۆر شتی دیکە دەکرێت و کە لێرە بەرهەم دەوێت بەسەوەی منەی بینم کاکە شیروان تەمن ئەم خەمە لە ئەچمە هەر شوێنێک و لە هەر گوندێکی کوردستانە بەڕاستی هەستەکەم سیمای گوند لە دەزەیات ئەوە بەڕاستی بۆ من وازم بۆ زۆر لە برادەرەکانیشم و لەوانی کە ئەشی بیستم ئەو ڕوحی گوندە نامێنێ ئێستا لە ناوچەی گەرمیان لای ئێمە لە باشوور جاران تەلارسازی کوردی ئەو ناوچێ جا ئەوە ئەبوو بە شوناز ینی شوناسی ناوچەکە ئیتر بە تەلارسازەکەی ئەناسرایەوە هەمووی لە قڕ و لەگەڵ دروستەکرا ڕاستی لە ناوچەی باڵێن لە ناوچەی هەورامان جەناب تەزانی هەورامانی ئەم دی و ئەو دیش بەڵام ئەو دیتە دووچاری وێرانکاری و ڕمان و لە جنگەکانە بەڵام ئەمەی ئەم دی و خۆشببختانە دەکانی وەکو پیشالیار و ئیتر کەماڵەیە و ئیتر ئەمەسلینە و بڵبەروان هەمووی بەردە ئیتر ئەو ڕوحە تەلارسازیە کوردی بۆ خۆی هین کردووە بۆ خۆی پاراستووە وەنیان باڵین تاسەزی ئەرشیف کردووە لە دێر زەمانەوە بەڵام مەسەن دێشی وەکو دەی خۆرنج هەستەکەم ئەمیش تووشی ئەو دەردەکە بووە بەرەو مۆدرنیزارەوە کاک نەهرۆ ئاماژت بە شتێکی زۆر گرنگ کرد بەڕاستی بە پێوەی کە من زۆر سەردانی گوندەکان دەکەم زۆر خۆشە کە بە پێی سەردەم بچینە پێش لە هۆکارەکەی ئەوە نیە کە نزیکە لە شارەوە نە هۆکارەکەی ئەوە نیە هۆکارەکەی چاولێکەری خەڵکیە و نەبوونی بەرچاوڕوونیەکە لەوەی کە بەڕاستی زۆر شت کە کردت دوای 50 ساڵی دیکە ڕەنگبی زۆر کێشە ساز بکاتەوە چاکردنی بینا بە شێوازی سەردەم زۆر باشە لەبەر بوومە لەرزە و زۆر شتی دیکە کە دێت بەڵام ئەمە نابی شێوازی دوموتا و زاهیر و یا دەتوانم بڵم نەماکە لێرە نەمای پێدەڵەن ئی بیناکان بگۆڕین بەڕاستی قدیم لێرە زۆر کەڵک لە قڕ و گڵوشتی و ژیراوە بەڵام ئێستاکانە شێوازی سەردەم سازکراوە بەداخەوە خانەکان لێرە بە قڕ و بە گڵۆمانە کەڵێنی منیش لەو بڕابوو لەبەرەوەی ئەم بەردە ئەوە ڕقاوەنش گەورەیە هەستەکەم سوودێکی ئەو تۆی لێ نابیرێ بۆ دروستکردنی خانوەکانیان لەبەرەوە بۆیە هەنان بۆ گڵ و ئەمانە بدو بۆ دروستکردنی لێرە هێستاش خانوو بینای لێ ماوەکە هەر هەمووی بە گڵ و بە قوڕاوە دەبینی لێواری خانوەکان پەلەسوانە و هەر هەموو شتەکەی تێدا ماوە کورد ئاماژت بۆش کرد ئەلحان تەواوی ئەو شاخ و گرد و دۆڵ و کانی و شتانی ئێرە نێویان هەیە نەک تەنانەت ئەو خوڕینچکەمە لێ ڕاوەستاوین هەر هەموو سوچەشی ئەو نیشتیمانی کە چاو لێرەکەی نێوی هەیە کانی بەکانی ئەوە دەگەڕێتەوە بۆی کە کورد ئەوە خاکی ڕەسەنی خۆیتی بەڕاستی لە کۆنەوە لێرە ژیاوە و پێویستە ئەمە ئەو شتێ بپارێزین بە پێی وەی کە بینەی خانوێکان و لیباس و جلوبەرگ و زمان و هەر هەموو شتانە بەڕاستی وەکو خۆی بپارێزین لە کۆنەوە بۆمە هاتۆمەش بە ئەرکی سەرشانی خۆمان دەبی بیپارێزین و بۆی کە بیدەینەوە بە ئەوانی دوای خۆمان کاکشیان دەستی خۆش زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی زۆر زەحمەت شەکات نێرە زۆر جوان شتەکان ڕوون کردەوە و ماشەڵا لێبێ زۆر جوان قساکەی هیوادارم تەمەدرێژ بیت زۆر بەخێر بن ترێ فۆلۆوەریش زیاتر بێت ئازیزان بەدەم تاریک بوونی ئێوارە و لە ناو دەی خۆرنجە لەبەر دەمی ئەم شاکارە سروشتەیە من کۆتایی بە بەرنامەکەمە هێنم لە شاری خانێ و تا بەرنمەیەکی کە کاتێکی شات